بانیانەکەین بۆ سەر ستێج دکتۆر گەشەدارە حەفیز سەرۆکی ڕێکخراوی ئازاد بوون. ژن لە ناو شۆڕشی کورد لە باشوور وەکو فەلسەفەی فێمینیزم نەچۆ ناو عەقڵی دەسەڵاتی سیاسیەوە. واتە لە کاتێکا کە ئەم خەباتەی کە باسمان کرد زیاتر خەباتی ڕێکخراوەیی بوو، زیاتر خەباتی مەدەنی بوو و ڕێخستنەکان بوو، بەڵام ئەو ڕۆڵەی نەدرایە کە شناس وەرگرێ لە وەکو ئەوەی کە پارێزەری خاک و نەتەوە و نیشتیمانە. ئەمە لە کاتێکا کە ڕەنگە ژنان ئامادەییان هەبوو کە بچنە ناو ئەو شۆڕشەوە وەکو شۆڕش وەکو چەکدار کە بچن ناو مەیدانەکانی شەڕەوە، بەڵام بەداخەوە دیارە دابوونەریتی کۆمەڵگە زیاتر سەزاڵ بۆ بەسەر سەرکردە سیاسیەکان لە شۆڕژی نوێژە ڕێگەیان نەدار لە کاتێکا من خۆم شاهیدی عیانی ئەوم کە کۆمەڵێکە هاتنە دەرەوە بۆ ئەوەی بەشداری شۆڕش بکەن، وەکو پێویست پێشوازیان لێ نەکرا، بۆیە نەبووە هاندەر کە ئەم ڕەوتە پەرەپسێنیە و ببێتە بابەتێکی گشتی کۆمەڵگە و ژن پەیوەندی بە شۆڕشەوە بکە و ببێ بە ناسنامەی پارێزەری نیشتیمان وەرگرێت. ئەمە ڕەخنەیەکە لە شۆڕشی نوێی کورد کە ڕۆڵە مەدەنیەکە ڕۆڵی ڕێخستنی داوەتێ، بەڵام ڕۆڵی چەکداری نەیاوەتێ، دیارە لەژێر کاریگەری دابوونەریتەی کۆمەڵگایە و نەیانتوانیوە ئەوە تێپەڕێنن. ئەگەر بینە سەر ئەوەی کە کۆمەڵگە لە دوای حکومڕانی و لە دوای ڕاپەڕینی باشووری کوردستانەوە ژنان لە ڕاپەڕینەکە ڕۆڵیان هەبوو و ڕوبەڕووی بەعس بوونەوە و دوای ئەوە کە پەرلەمان دامەزرا هێشتا کۆتا نەهاتبوو، ژمارەیەکی کەم ژن بەشداری پێکرا، 7 ژن وابزانم لە پەرلەمانی کوردستان بوون، کاکەخانیشەوە دازان تاقە وەزیر بوو. ئەمە بەشداری سیاسی ژن لێرەوە دەستی پێکرد، بەڵام لە دوای 2003 کە کۆتا دانرا و لە دەستوری عێراقیش کۆتا دانرا، بەڵام کۆتای هەرێمی کوردستان زیاترە، بۆیە ئەو ڕۆڵە کە بینرا بوونی خودی ژن بوو بەهۆی کۆتا و بەهۆی دیموکراسیەت کە نیازمانوا بۆ هەنگاوی جدی بۆ بنین. ئێستا بۆ ئەڵێم نیازمانوا بوو لەبەرەوەی ئێستا من لە وا ئەبینم کە پاشەکشەیەکی زۆر بەرچاو هەیە لە مەسەلەی دیموکراسیەت لە هەرێمی کوردستان و پرسی ژن و ئازادی ژن لە پاشەکشەیەکی تەواوە. نەسەر ئەوەی قۆناغی دوای ئەوەی کە ژن بەشداری ئەکا چەندین یاسا هەموار کرایەوە لە کاتێکا کە ڕێکخراوە جەماوەریەکان، یەکێتی ژنان، ڕێکخراوە چاپەکان پرۆژیان هەبوو بۆ گۆڕانکاری لە کۆمەڵگایە، ئەو کۆمەڵگەی کە زیاتر خێڵ و بیرکردنەوەی خێڵ بەسەری دازاڵ بوو، بەڵام ڕەوتێکی مەدەنی بەهۆی ڕێکخراوە جەماوەریەکان و ئەگەر چی ڕێکخراوەکان نزیکیش بن لە حیزبەکان، بەڵام پرۆژیان هەبوو، خەباتیانە کرد بۆ پێشکەوتنی ژنان لەم هەرێمەیە و چەندین پرۆژە ئامادەکرا و ئەوە بوو کە یاسای باری کەسێتی هەموار کرایەوە، یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی و چەندین مادە و بڕگەی تری، یاسای باری کەسێتی و یاسای سزادان عێراقی کە نابەرابەری تیا بوو، ژن مافەکانی لاسەنگ بوو لەگەڵ پیاوە ڕاست کرانەوە. بەڵام ئەم قۆناغە قۆناغی گەشە سەندن بوو، قۆناغی ئەو بوو کە ڕۆژ ئاوا هاتبوو ئەم ناوچەیە بانگەشەی دیموکراسیەتیە کرد و حیزبە سیاسیەکانیش بەڕاستی چ ڕێکخراوەکانیان چ خۆیان وەکوتم پرۆژەیان هەبوو و پشتیوانی ئەو پرۆژانەیان کرد. بەڵام سیرەکەی ئێستا پاشەکشێکی تەواو هەیە.
ئەوەی کە پێشتریش بەدەست هاتووە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانە خەریب و لەبارە جووس خەریب و لە دەستە چوو لە کاتێکە تۆ ساڵانی پێشتر باوەڕ بە ماف و ئازادیەکانی ژن هەبوو بەڵام ئێستا سەیەکەی پاشەکشەی لێەکەی ئەمە خۆی جێی هەڵوەستەکردنە کە شەڕی داعش ئاراستە و پێکاتی کۆمەڵایەتی پێچەوانە کردەوە بە پێچەوانەی ژیانی مەدەنی بەڵام قەیرانی دارایی و گۆڕانکاری لە کاراکتەرە سیاسیەکانیشە پێم وایە هۆکار بوو بۆ ئەو پاشەکشەی و دیموکراسیەت کە لە هەرێمی کوردستانە هەیە چونکە ئەوەی کە ژن دەستی دەکەوێت لە کەشی دیموکراسیەتە و لە دامەزراوەی دیموکراسیە دەستی ئەکەوێ ڕەنگە ئەگەر لەو فەراغی کە ئێستا هەمانە دامەزراوەی دیموکراسی بە مانای وشە نەمان ماوە پەرلەمانی کوردستانە کارانیە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پشتیوانی ناکرن چ لەسەر ئاستی نێودەوڵەتی چ لەسەر ئاستی ناوخۆ لە کاتێکا کە یاسای تایبەتی بۆ دەرچوو بۆی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پشتیوانی باش بکرێن و ببنە بە ئازادی داکۆکی لە مافەکانی ژنان بکەن بەڵام ئەم پاشەکشانە بۆ هۆی پاشەکشەی ژن و ململانی سیاسی نێوان دوو حیزبەکە و دابەشبوونی بەسەر خێڵ و عەشرەتە و دابەشبوونی بەسەر ڕاوتە سەلەفیە جیهادیەکان و کردنەوەی منبەری مزگەوتەکان بۆیان کە بە ئازادی دژایەتی ژن بکەن بە شێوەیەکی ناڕاستەخۆ بەداخەوە بۆتە کەش و هەوایەکی وا کە ژن ئازادیەکانی وەکو پێویست کە بەدەستی هێنابوو لە دەستی بدا و ئەو پرۆژانێک کە بۆ پێشکەوتن هەبوو وەکو پێویست ئێستا دەرەنجامێکی وای نییە لە کاتێکا دامەزراوەی پەرلەمانی کوردستان ئەگەر یاسای نوێژ دەرنەکە ئەگەر هەمواری یاساکانی تریژنەکە کە پێویستە بکرێت بۆ هیچ نەبێ ڕۆڵی چاودێری دەبوو لەسەر جێبەجێکردنی ئەو یاسایانەی کە هەیە و غیابی فەلسەفەی حکومڕانی لای حیزبە سیاسیەکان بە تایبەتی لای دوو حیزبە سەرەکیەکە پاشەکشەیەکی تەواوی کردووە بە پرسی ژن و بە ئازادیەکان بەگشتی لە کاتێکە تۆ فەلسەفەیەکی حکومڕانی نەبێ ئایدیایەکن نەبێ چوارچێوەکن نەبێ نازانی بۆچی خەباتەکەی نازانی ئەم کۆمەڵگەیە بەرەوکوێ ئەوێ بۆیە لە غیابی فەلسەفەی حکومڕانی و ونکردنی شوناسی سیاسی و حیزبی بۆتە هۆی پاشەکشەی ژنیش وەکوتم ڕەوتی سەلەفی جیهادی ئەوەندەی ئێستا زاڵە و منبەرەکان زاڵە بەسەر گوتاری کۆمەڵایەتی گوتاری سیاسیە کەمتر پرسی ژن دەرکەوتنی هەیە بۆیە ئەگەر بمانەوێت دۆخی ژن باش بکەین پێویستە بابەتی نەتەوایەتی گرێ بدەین و ژن لە فێمینیزمی نەتەوەیی پەرە پێ بدەین واتە کە من ژنێکم لە نەتەوەی کوردم هەمیشە چەوسێنراومەتەوە لەسەر دەستی نەتەوەیەکی باڵادەست پێویستە من خەباتەکەم بکەم بە دوو شێوازی خەبات یەکێکیان وەکو پارێزەر و قەوارەی نەتەوە و بەرگریکار لە نەتەوەکەم و بەشێکی کەش دژی نابەرابەری و نادادی کۆمەڵگا و هەمیشە ئەو قۆناغەی دووەم ناوەستێ لەسەر ڕزگاری نەتەوە تا نەتەوە ڕزگارە بێ ئیتر داوای مافەکانی خۆی نەکاژنان بۆیە خۆی بسەلمێنێ بۆی کە قۆناغەکە تێ ئەپەڕێ ئەو بوونی خۆی سەلمان ببێت و خۆی جێگیر کردبێت. چەند ساڵ بوو ئەس ئیرۆ هەمبەری وەدە لەسەر ناوێ تێژە دژیم بسەکنم تێژە ساڵا 2030 حتانە ئیرۆ ناو خەباتێ دەدە ئیرۆ ئەم بەلکی لەسەر ناوێ تێژە ئەم خەباتێکن تەبگەرە ژنێن ئازاد ئەمە ڕۆژە بێرێ ئەم بەسەر پلاتفۆرمێ بوون پشتێوێ تەبگەرە ژنێن ئازاد و دەموکراتیک بوو پشتێوێ کنگره جنین آزاد بو وقت 2016 حتی را ای روژه ام بسر ناوی تجا خبات جنین کرد لناو ترکیه لناو باکوری کردستانه ده
em çê dikin. Xebateke herî zor e ama em vê dizanin ki wextokê em bi rêxistina xwe nav civatê de, aliyê siyasetê de em ê çê bikin, xurt bikin, ji xwe kes nikarin bi binçav girtin, bi girtin, kes nikare li hemberê îradeya azadiya jinê Kurd bisekine. Ji xwe devleta Tirk jî vê dizane. Îro belkî hûn jî naz dikin ev Wezareta Herêmê, Wezareta Hundirê berê Soylu gotibû yani jinên Kurd hatana nesekinin ji xwe em nikarin vê xebatê jî em ê xira bikin. Ji bo wê ne yekem, ne duya, ne siyan belkî çil car êriş li ser rêxistina me kirine ama îro jî em serpiyanin, em nav xebatê denin. Sala 2007 bû, piştî 16 sale tevgerê me, tevgera me siyasî li ser navê ev wext li ser navê Partiya DTP bû. Em çûn parlamentoya Tirkiyeyê, em 20 kes bûn. Nav vê 20 kesan de 8 jin hebû. İşte 140 kes, 140 yani orana wî 140 bû. Ama ev 8 jin îro çawa siyaseta nav parlamentoyê Tirkan da çawa xwe danîne nişan, çawa karibiye vê siyasetê biguhere her tiştek ber çavan de ye. Li berê hevserokatî ki aliyê zagonê de cî xwe girtiye û hetana vê gajê ew hevserokatî aliyê şaredariyê de em didin çoğulandin. Her tiştek em karin bi îradeya xwe em ê biguherin. O îro jî vê dîzayna nav vê dîzaynê de em dibêjin ki eger em bikaribin komara Tirkiye nav xwe de vê cumhuriyetê em bikaribin aliyê demokrasiyê de, aliyê demokrat bûyînê de em ê biguherin ji xwe jiyanekî wekhev riya jiyanekî wekhev deriyê jiyanê wekhev ji xwe awa dibe. Ama tabi her tiştek awqas yani sibik nine, awqas kolay nine em vê jî dizanin çünkü sala 1930 hatana îro çareseriya pirsgirêka Kurd a Tirkiyê berdewam e. Ama îro jî em dinêrin, îro jî 2026 e, dîsa pîvajoya çareserî hene. Nav vê demê de, navberê vê demê de gotinekî cuda gelê Kurd negotiye. Gotinekî cuda serokên gelê Kurd jî, Birêz Abdullah Öcalan jî negotiye. Nav vê deman de, tabii ki şart û mercên çareserî belkî guherandiye ama Almanca ve çareserî ne guherandiye. Sala 2012 bû, me got li ser li bin Kongreya Civaka Demokratîk me got em xebatekê bikin acaba gelê Bakurê Kurdistanê çi dixwaze em wê bidin nîşan ku bila eger pêvajoya dest pê bike bila xwastinê gelê me çi ye bila herkes bizanibe, devleta Tirk jî bizanibe. Ew saziyên ki li bin Kongreya Civaka Demokratîk tenê bû, me got ew nebese, ev siyasetekî ji xeynî HDP jî siyaseta wî hene, acaba ew çi difikiriye? Em dibêjin bila özellik be, demokratik be ama ew ê dî mesela ew ki eyalet daxwaziya wî eyalet hene, ew ki daxwaziya wî federasyonê hene, ew ki dibêjin em bi serbixwe bin hene, herkes fikra xwe bêjin ama herkes bi xwastina xwe bila bibin yek. Vê konferansa 2012 de çar heb xwastinê me hemû siyasetên Bakurê Kurdistanê a ser gelê Kurd herkes gotina xwe kir yek. Me got îro şunda gelê me naxwaziye de bê statûya bijin. Ji bo statûya gelê Kurd gerek gavekî bavêje devletên Tirk. Dîsa îro şunda hedî naxwazin ki em bê zimanê xwe jiyan bikin. Ji nav civatê de jî, ji nav siyasetê de jî em dixwazin ki em bi zimanê xwe bijîn. Dîsa aliyê layıkbûnê de jî em got em gere gavekî bavêjin çünkü belkî hûn dişopandin jî sala 1990 de li nav Bakurê Kurdistanê de gerçekten ew ki aliyê İslamê radikal de xebatê kir
لسر ناوی حزبالله به لسر ناوی پارامilitar به هیزن پارامilitar به باجارین کردستان ده لناوچه کردستان ده gelek siyasetmedarên Kurd hatin kuştin vega vedem vega jî veşartiye em dibêjin ki gere em bi hêzê xwe vedem jî gere em ronayî bikin. İro devlet dixwaze em çareserî çêbikin, xebatê çareserî bikin, gere her demên ki vega awa tariye gere em tev ronayî bikin. Ji bo navî xebatê layıklikê jî ji bo me hewceye bi serê de jî ew gavek yani xwestinê çaremî jî ew bû ku em ji bo hemwelatiyê gere zagonekî nû gere nav makê zagona nû de çêbibe dîsa düzenlemekî nû em ê çê bikin. Çünkü îro ew ki ser axa Tirkiyeyê dijin Kurdistan ve aliyê Tirkiye ve Anatolya bibe yan jî Trakya bibe ew ki li ser Trakya, Anadolu û Kurdistanê dijin herkes dibêjin Türk ama em ne Türkîn. Ji xwe navendê yani koka vê pirsgirêkê de ew hene. Em ne Türkîn. Belki gelên din dibêjin ki em kabul dikin em Türkîn. Ew Çerkez ve ew Arab ve ew Türkmen ve ew Azerî ve ew Terekeme ve belki ew dibêjin em kabul dikin em Türkîn. Ama gelê Kurd roja berê hetana îro li şi wextê Saîdê re hetana îro li berê Cumhuriyetê re ya da mezaratina Cumhuriyetê wextê Osmanê İmparatorya Osmanê re hetana îro 29 car berxwedaniye ketiye nav serhildanê gotiye ve ez vê kabul nakim. Yani gelê Kurd roja berê biryara xwedaniye. Ji bo navê xebatekî em li ser hemwelatiyê bikin yani zagonê hemwelatiyê bikin belki cihê wî cuda ye. Çünkü eger li nav Tirkiye'de gelekî dijîn zêde ye, baweriyekî hene zêde ye, olekî hen zêde ye, gere zagonê wî jî li wek we be. Vêga em ketine mesela em dibêjin bu 2026 îro hedê nav Tirkiye'de em ser çareserî xebatê dikin ew xebatekî berê em tev yek bû yek gere bigrin ber çawa kêmasiya me li çi bû em li çi xebatê em me qezanc kir em vê bigrin ber çawa em xeletiyekî berê me kiriye em îro nekin. Ji bo navê vê pêvajoyê gerçekten tebliğ navê jî cuda ye, xebatê wê jî cuda ye, inşallah ev cawê wê jî cuda bibe. Ama işte salekî berê 2025 Şubatê 2025 Birêz Öcalan ji xwe banga civata demokratîk ê aştiyê kir ama daviyê de got eger em dixwazin vê xebat bi serkeftî davî bibe gere aliyê zagonê de em ew ki xeletî hene em vê biguhêrin û aliyê riya demokrasiyê de riya demokratîk de siyasetê demokratîk de ki gere rê we bibe. Gere rê ava bibe ki herkes bikaribe nav siyasetê de xwe bîne ziman. û îro em dinêrin ew xebatekî berê me kiriye yani devleta Tirk nabrin ber çawa. Me girtiye mesela serokên gelê Kurd jî girtiye yani Birêz Öcalan jî girtiye ki gavekî ew qas dîrokî avêtiye. û pekeke bersiva vê bangê kiriye işte belki dozdeyê vê mehêde sal derbas dibe merasîma şewitandinê hebû 2025 da vêga salekî derbas bû ama li nav parlamentoya Tirkiye'de aliyê hukukî de tiştek nekbûye. Vêga serekên gelê Kurd dibe ki em karin vê bingeha vê pêvajoyî bingeha Cumhuriyeta Komara Demokratîk em bi hukukê em ê tîje bikin. Ji bo vê hukukê bi rastî îro jî xebat tinene. Belki nav işte 10 rûbere bû serokkomar bû ki edê em vê xebatê hetana neketiye yani parlamentoya Tirkiye neketiye tatilê em ê zagonekî nû yani jî xebatekî bibe xizmeta vê pêvajoyê em ê derkevin. Ama tiştek awa ama ji me re parve nekiriye. Mesela partiya me gelên Kurd, jinên Kurd ama nizanin ki mesela plansaziya wê de çi hene zagonê ki ew dixwazin derbikevin ew çi hene nav we de em nizanin. Ama em vê nizanin 20 sal berê jî 30 sal berê jî
xebatê çareseriyê hebû ama galetiya wî jî hebû. Çünkü ev ku mesela wextê xebatê çareseriyê de zagonekî derket ama got gere herkes bêje ki ez poşmanim piştê wê teblê wê ciwatê bibe.